بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق سەردانی ئێرانی کردو لەگەڵ سەرۆکۆماری ئێران و ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران کۆبەوە. لە دیدارێکدا عەلی خامنەیی لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق باز لەوە دەکات لە ئێستادا لە بەشێک لە خاکی عێراق هەڕەشە بۆ سەر ئاسایشی ئێران هەیە و تەنها چارەسەر گەڕاندنەوەی دەسەڵاتی ناوەندە بۆ ناوچانە. لە بەرامبەردا سەرۆکوەزیرانی عێراق ڕێگەنادەن لە عێراقەوە هێرش بکرێتە سەر وڵاتانی دراوسی. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ناوەڕۆکی سەردانەکەی سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئێران هەروەها پرسی بۆردومانەکان و ئایندەی ئاسایشی هەرێمی کوردستان دەکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان حەسەن ڕەحمان پەنا جێگری سکرتێری کۆمەڵە هەروەها سەرتیب جەوهەر نووسەر و ڕۆژنامەنووس. کاک حەسەن گە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین خوێندنەوەی بەڕێستان بۆ سەردانەکەی سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئێران چییە؟ و پێتان وایە دوێم سەردانە بۆردومانەکان دەوەستێنرن یاخود بە پێچەوانەوە چرتە دەبنەوە بۆ سەر حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵات؟ سەرەتا سڵام هەیە بۆ بینەرانتان، سپاس بۆ بەڕێزتان و بۆ میوانەکەشتان. ئەوەی بەم سەردانە بگەڕێتەوە من لام وایە تەئسیری لەسەر پەیوەندیەکانی ئێران و عێراق یا ئەم دوو دەوڵەتە بە معنایەک تونتر دەبێتەوە پەیوەندیەکانیان. لە لایەکی دیکەوە هەر لە درێژەی ئەو ئیش و کارانەیشێک کە پێشووتر کراوە، بەڵام ئێمە دەزانین کە سوودانی ئەو لایەنە هێنایە سەرکار زۆرتر لە ئێران نزیک کرد لە کێشەکانی ناو دەسەڵاتی عێراقیە. لایەنی شیعە ماوەیەکی زۆر خۆیان ناکۆک بوون هەتا سەرنجام ئێران تەداخولی کرد و کەسێکیان پێناکرد لە لایەنی مالکی و لە لایەنی ڕەوتی شیعەی سەر بە ئێران نزیک کرد. وێ ئەمە تەبیعیە کە ئەم کەسە بە نزیکایەتی لەوانەوە هەڵس و کەوت بکات. هەتا و جێگایی بە سەردانەکەی ئەم پۆکەشی دەگەڕێتەوە. ئەمە سەردانی سێهەم دەوڵەتەکە دەیکا، پێشتر سەردانی ئەردەنی کرد و سەردانی کوێتی کرد و ئێستاش سەردانی ئێرانی کردووە. ئەوەندەیشی بە قسەکانی ئەمڕۆ پێیان دەگەڕێتەوە. خۆش ئاماژە بە خاڵێک کەم پێشتر بە قسەکانی خامنەییە. عەلی خامنەیی ڕایگەیان کە عێراق یەک میلەتە و یەک دەوڵەت. ئەمە بۆ خۆشی دەزانێت کە ئەوە درۆیە، ئەوە شتێکی وانی ئەوە بە عالەم ئاشکرا ئینکاری هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بوو کە لە عێراقا کردی. ئەوە یەک. دووهەمی ئەوەی کە ئەم دەوڵەتە لە لایەنی جۆراوجۆر دروست بووە، شیعەکانن، سوننەکانن، کوردەکانن، بە ئەوەی شەر پێچەوانەی ئەو قسە بوو کە خامنەیی کردی. تا و جێگایی بە خۆی کوردستان ئەوە دەگەڕێتەوە، بە هەرێم دەگەڕێتەوە. لە قسەکانیدا خامنەیی بێ ئەوەی کە ناوی هەرێمی کوردستان بێنێ ئاماژەی بەوەکی کە لە بەشێک لە خاکی عێراقەوە نائەمنە بە داوای کرد کە هێزەکانی عێراق بگەڕێنەوە هەمووی ئەمریکات بوو. یعنی بەو معنایی کە دەرنەزەر ئێرانەوە شتێک بە ناوی حکومەتی هەرێمی کوردستان وجودی نییە و حکومەتی هەرێمی کوردستانیش دەبێت بچێتەوە سەر ناوەند بە ناوەند دەسەڵاتی بەسەر هەمووی عێراقا بێت. قسەیەک لە سەر ئەوەی کە هێرشەکانی ئێران ڕابگیرێ نەکراوە و من لام وایە ئەو تهدید و هەڕەشە و کەلامارانەی ئێران لەسەر حکومەتی هەرێم جارێکانی هەر دەمێنێتەوە. باشە، بەس توێنێ بڵێن سەرۆکی هەرێم نێچیروان بارزانی لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراقیش ڕاگەنداوی چاوبەشیان هەبوو، هەردوولایان باز لەوە دەکەن کە ڕێگە بە گروپی چەکدار نادەن کە من بەسییان حیزبەکانی ڕۆژهەڵاتە. ئێستا لەلایەن هەرێمەوە فشار هەبووە بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵات لە زەرگوێز بێ، لە کۆیە بێ، لە ناوچەکانی تر بێ؟ تا ئێستا هیچ شتێکی ڕەسمی دوای ئەو ڕاگەیاندنەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئێمە و ئەوەندەیەش کە خەبەرمان بێ بە لایەنەکانی تر ڕانەگەیەندراوە. خەباتی چەکداری ئێمەیش لە پەیوەند دەستان دەستی پێ نەکردووە و هیچ پەیوەندێکی بە حکوومەتی هەرێمە نەبووە. ئێمە خەباتێکی مەدەنیمان کردووە ساڵی 79 و ئەو خەباتی چەکداریە ئێمە دەگەڕێتەوە بۆ کاتێک کە شەخسی خومەینی بڕیاری جیهادی لە دژی خەڵکی کوردستاندا و خەڵکی کوردستانیش بۆ دیفاعکردن لە خۆیان دەستیان بۆ چەکیش برد. ئەوە لە کاتێکدا بوو کە ئێمە 7 مانگ بوو سەرقاڵی خەباتێکی مەدەنی بووین. ئێمە دواتر هاتوینەتە هەرێمی کوردستان و دەورەی تەنانەت حکومەتیشان نەبووە، حکوومەتی سەدام لە دەسەڵاتدا بووە.
باش هیچ ڕێکەوتنێکە بوو گوایە ڕێکەوتنێک کە بێ لە نێوان حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵات و حکوومەت هێرێم بۆی کە دیاردەی چەکداری نەبێ لەنەوە تو شەشەوە هیچ ڕێکەوتنێکی لەم شێوە هەیە لە نێوان حکوومەت هێرێم و حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵات لێرە لە کوردستان لەگەڵ لایەنی ئێمە ڕێکەوتنێکی بەنووسراوەمان نییە بەڵام ئێمە بۆ خۆمان بە حکمی ئەوەی کە دەزانین ئەگەر خەباتی چەکداری ئێمە لێرەوە بکرایە هێزی پێشمەرگەمان بناردایەتەوە دەبوو بە بیانوو بۆ تێکدانی ئەمنیەت و ئاسایشی خەڵکی هەرێمی کوردستان ئێمە خۆمان زۆر بە ئاگاهیەوە بۆ پاراستنی خەڵکی هەرێم لەو هەلومەرجەی کە تێدا بوون خەباتی چەکداریمان نەکردووە ڕامان گرتووە بە معنایە زیاتر لە 25 ساڵی شەبێت یەک پێشمەرگەی ئێمە لێرەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان نەچوێتەوە و ئەوە بە حکوومەتی هەرێما تویشمانە ئێمە خەباتی چەکداریمان لەسەر ئیمکانیاتی لایەنێکی تر ناکەین و ئەومان لە بەرچاو گرتووەوە تەماکانیشەوە سیاسەتی ئێمە باشە بەس وتت هیچ پامێک لە دوای بڵێن ئەو بردومانە 3-4 بردومان کراوە هیچ پامێکی دەسەڵاتدارانی هەرێم بە ئێوە نەگەیشتووە لەبارەی کەمکردنەوەی گرژیەکان بنازانم باسی داواکاری بەرپرسانی ئێران هەبوو لە عێراق و هەرێم چەکدانانی حیزبە کوردیەکان بە هیچ پامێکی فەرمی بڵێم لە ئێستا و پێشتریش پێتان نەگەیشتووە ئێوە بە شێوەی فەرمی و بە شێوەی نووسرا و لە دانیشتنی ڕسمی ئەوانەدا بەو شێوەیە نابێ ئێمە نەگەی نازان بۆ لایەنەکانی دیکە بەشێکیشی ئەوەیە ئەو شوێنەی کە کێشەی لەسەرە کە منطقەی باڵەکایەتی و ئەوانەیە ئێمە لەو شوێنانە هێزی پێشمەرگەمان نییە چی ناوەش بە خۆی پەیوەندی ببێ بەڵام ئاگداری ئەوە هەین لەگەڵ ئەو کایەنانەی کە لە هەڵکورد و ئەوە هێزی پێشمەرگیان هەیە دانیشتن و کۆبوونەوە بووە بە داوایان لێکبوون کە پێشمەرگەکانیان لەخانە بکێشنە دواوە نەتیجەتەن چیگەیوە زۆر ئاگداری وردەکاریەکانی دواترین باشە بەس ئێستا کام حیزب لەو سنووری باڵەکایەتین بڵێن ئەوەی کەوتوێژیان لەگەڵ کراوە بڵین زیاتر داوایان لێکراوە بکشێنەوە لە سنوورانە حزبی دموکرات و حزبی کۆمەڵی ئێران بەڵێ سوپاس دەکەم دێمە وڵات کاک حەسەن کاک سەرتیب سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت سەرنجی بەڕێش بزانم لەبارەی سەردانی سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئێران و پێی دوای ئەم سەردانە چی ڕوودەدات و سەبارەت بە جێگیرکردنی هێزی عێراق لەسەر سنوورەکانی هەرێم و ئێران کە باز دەکرد درێژەکەی 600 کیلۆمەترە پێ دوای ئەمە ڕوودەدا یاخود ئەگەمە ڕوودات کاریگەریەکەی لەسەر هەرێمی کوردستان چییە؟ ئەوەی زانراوە لە چەند ڕۆژ ڕابردوو لە دوای بردومانەکانی کۆماری ئیسلامی ئێران لە کۆیە و لە ناوچەکانی تریش ئەوەیە کە فشاری زۆر زۆری هێناوە سەر هەرێمی کوردستان و بەغداش کە ئەو سنوورانە هێزی نظامی عێراقی لێ جێگیر بکرێن و بۆیە لە هەرێمی کوردستانیش چەند وەفدێک چوە بە بەغدا هەم لە سلێمانی وەفدێک چووە هەم لە هەولێری شەو نێچیروان چوە بە بەغدا بۆ وەفدێکی پارتی بۆی گفتوگۆ لەگەڵ بەغدا بکەن سەبارەت بەو مۆزوعاوە بۆ هێورکردنەوەی هەڕەشە و هەڕەشەکانی ئێران بۆ سەر هەرێمی کوردستان ینی گفتوگۆ هەیە ئێستا قسە و باسێک سەبارەت بە چۆنیەتی و ژمارەی ئەو هێزانە لە سنوورەکان جێگیر بکرێن دیار نییە جارێ و سەردانەکەی سوودانیش بۆ ئێران لەبەر سەرۆکوەزیرانی نوێیە ئێرانیش ڕۆڵێکی زۆر کاریگەری لە بەغدا هەیە و سوودانی بۆ خۆی شیعەیە دەبێت بستە تاران بەتەکید کۆمەڵێک مەلەفت پەیوەندیار بە خۆیان گفتوگۆکە بەڵام لە نێو مەلەفەکانیش مەوزوعی کوردستان هەیە مەوزوعی پەلاماردانی هەرێمی کوردستان لایەن ئێرانەوە هەیە و پێدەچی ئێران لە باردۆخێکی ناسەقامگیر و شڵەژاودا بێ ئەویش دایانەوەی ئەو قەیرانی ناوخۆی خۆیان کە بەر بە ئاراستەی گۆڕانی نیزامە لە ئێران بهێنە دەرەوە و یەخەی هەرێمی کوردستانیان گرتووە و هەڕەشە لە هەرێمی کوردستان دەکەن بە بیانووی بوونی چەکداری کورد یان با بڵێن هێزی پێشمەرگەی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشوور و بەپێی زانیاری تەوقیتیشیان داناوە بۆ ئەوەی کە دەربکرێن لە هەرێمی کوردستان یان چەک بکرێن یان نازانین بەڕاستی چۆنە تەفاسیلەکەی ئەوە لای لێپرسراوانی هەرێمی کوردستانە ینی ئێرانیش دەیەوێتن ئەو قەیرانی ناوخۆی خۆی بە کەڤەر بکە بە بوونی مەترسی کورد لەسەر نظامی ئێرانی و لەسەر ئێران بەڵێ بەس سەبارەت بە ناردنی هێز هەر ئەو هێزە دەبێت کە لە کورد پێکاتەوە پاسەوانی سنوور ئەگەر ئەمە ڕوودات بۆ سنوورەکان یاخود پێ دوایە چۆن دەبێت ئەوەندەی کە بەڕێزت زانیاری تێبێ
ینی گفتوگۆ هەیە ڕاستی چ لە شەقام هەیە چ ینی لایەن لێپرسراوانی هەرێمی کوردستان هەیە کە بەشێک چەند تەرحێک ڕەنگە هەبێ ئەوشەوەیان هێزێکی نوێ پێک بێنرێ لە هەرێمی کوردستان کە باس لە دوو لیوا یان فرقەیەک دەکرێت یاخود ئەو هێزی عێراقی ئێستا هەیە بەشێکی بهێنرێت بۆ سناوتە سنوورەکان جێگیر بکرێت یان هێزی پێشمەرگە ببرێت باسی ئەو مۆزوعانە دەکرێت بەڵام لەوە دەچێت هێزێک پێک بهێنرێت لە هەرێمی کوردستان بلەو سنوورانە جێگیر بکرێت بەڵام من پێم وایە هەر ئەوەندە ینی لەوێ کۆتایی نایە چونکە ئەو سنوورانە پەکەکەشی لێیە و سبەی مەلەفی پەکەکە دۆسیە پەکەکە مەوزوعی پەکەکە دێتە گۆڕە چونکە و هێزە لە سنوورانە ئیشیان چیە پاراستنی سنوورە و پەکەکەش لەو سنوورانە مشکلەمان بۆ دروست دەبێت لەگەڵ پەکەکە یعنی هەرێمی کوردستان گرفتی بۆ دروست دەبێت لەگەڵ پەکەکە و پەکەکە لەو ناوچانن ئیزنیان لە هەرێمی کوردستان یان لە عێراق وەرنەگرتووە پێیان وایە کە کوردستانە و ناوچەی ینی خاچی کوردستانە و شەریعەتی شۆڕژێڕیان وەرگرتووە بۆمانەمان لەو ناوچانە بەر یەککەوتن دروست دەبێت حەقیقەتەن وە من پێم وایە نەکات تەنها ئێران کە ئێستا فشار دەکات لەسەر هەرێمی کوردستان و تورکیاش بە ئەجەندایەکی جیاواز یعنی نظامی ئێرانی کە قەیرانێکی ناوخۆی توش بووە خۆپیشاندان هەیە سەبارەت بە خەڵک ناڕازیە چ لە نظامی ئێرانی چ لە ژیان لە ئێران دانەوێت گۆڕانکاری بکرێەوە نظامی ئێرانی دەیەوێت کەم کوڕەکانی ناوخۆ و ئەو قەیراندا بپۆشێت بە دژایەتی گەلی کوردستان بەلێدان لە حزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و تورکیاش بە هەمان شێوە کە بەر بە ئینتیخاباتێکی نوێ لە ساڵی داهاتوو بە هەمان شێوە دەیانەوێت بە کاولکردنی کوردستان بەلێدان لە کورد لە ڕۆژ ئاوای کوردستان تەنان لە باشووریش ینی ئەردۆغان دەوێت کەمێک دەنگ بەدەست بهێنێ و چەند ڕۆژی شەخۆتان دەزان هەڕەشەکانی تون کردووە و ژمارەیەکی زۆر ناوچەی لە ڕۆژ ئاوای کوردستان بۆ باران کردووە زیانێکی گەورەی ئابووری با ڕۆژ ئاوای کوردستان گەیاند و دەیان کەسی لە هاوڵاتی مەدەنی لە ڕۆژ ئاوای کوردستان شەهید کردووە ئەمە بارودۆخێکی خراپە و قسەی شێکە هەم هەرێمی کوردستان لە بارودۆخێکە کە سنوورەکانی بەرتەنگ دەبێتەوە هەم دەسەڵاتەکانی لە بەغدا بەرتەنگ دەبێتەوە چونکە ئامەرەیەکەیە لە لایەن ئێران و تورکیا بە تایبەت بە کۆبوونەوە بە بەشداری هەم عێراق و هەم سووریاش بۆ دژایەتی قەوارەی هەردوو قەواری کوردستانیان چ لە باشوور و چ لە ڕۆژ ئاوای کوردستان و باس لەوەش دەکرێت کە کۆبنەوەیەکێ لە داهاتوو نازانین ئەو کۆبنەوەیە دەگەوێتە مانجی 12 یا مانجی 1 هەروەکو نوێنەری حکوومەتی هەرێم لە تاران باسی لەوە کرد کە ئەگەری دووبارە بوونەوە ڕێککەوتنێکی هاوشێوەی جەزائیر هەیە ینی کەواتە مەسلەی کۆبنەوەی ئەو وڵاتانە ینی مەبەستم ئێرانە تورکیایە بە تایبەت لەگەڵ سووریا و عێراق ئەمە هیچێکە لە ئەگەرە بە قۆتەکان بۆ ڕێککەوتنێک واژۆ بکەن سەبارەت بە کۆتوبەندکردنی زیاتری قەواری هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان باشە دوای لەسەر ڕۆژاوای کوردستان قسە دەکەین بە سەبارەت بە جێگیرکردنی هێز ئەم هێزە تەنها ئەوەی کە داوا کراوە بۆ نمونە عێراق هێز بۆ سنوورە لەگەڵ ئێران یاخود لەگەڵ تورکیاش ئەو هێزە ئەگەر وا بڕیارە بنێردێت پێدەچیا لەگەڵ ئێران بێت چونکە بەشێکی سنووری پارتی لەگەڵ ئێرانە بۆ نێچیروان چۆ بۆ بەغدا و بافڵ تالەبانیش هەر لە بەغدا بوو چونکە سنوورش دوور و درێژی یەکێتی لەگەڵ ئێرانە و فشاری ئێرانیش بۆ سنوورەکانی خۆیەتی و دەیەوێت دەنگ و باسێک دروست بکە کە خەتەری هەرێمی کوردستان و خەتەری ئیسرائیل و ئەمریکا و ئەتر ئەو ناونیشانانە بخاتە پاڵ مەترسیەکانی کە لەسەر ئێران هەیە. باشە بەس کاک سەرتیپ هەڕەشەی هێرشی زەمینی هەبووە ئێستا بە شێوکی کاتی ڕایگیراوێ ئەمە دروستە؟ بەپێی ئەعلامی ئێرانی بڵێ ینی ئامادەکاری هەبووە خۆتەزانی ئەو وڵاتانە دەیش و هێزی گەورەن و توانە ئیمکانیاتیان زۆر لە بەردەستا و جمجۆر بە جەیش دەکەن تەبعاً فشار لە هەرێمی کوردستان دەکەن و پەیوەندیشیان لەگەڵ پارتی و یەکێتی و لەگەڵ ئێران لەگەڵ عێراقەیە و هەڕەشەکانی ئاسانتر دەگەینن. بەڵێ سوپاس دەکەم دێمە وڵات کاک حەسەن سەبارەت بەو داواکاری ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم داواکارێکی لەم شێوەیە لە حیزبەکان کە یاخود بوونم لە حیزبەکەی ئێوە بۆی کە چەک دابنێن ئەم داواکاری هەرێم قبول دەکەن ئەگەر لەژێر فشاریش دابێت؟ ئەگەر ئەوە بێ بە ئەمری واقع ئێمە جوابی ڕسمیان پێدێنەوە تا ئێستە داوایەکمان لێکراوە ئێمەش لەو بابەتەوە بڕیارێکماندا و ئەوە دەبێت بۆ کاتی خۆی دابنێ. باشە بەزۆکو حیزبە کوردیەکان ئێستا یەک بۆچوونیان هەیە لەبارەی بارودۆخی
ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بڵێن حزبی جیاوازەیە هەر لە پژاکە لە ئێوێ لە دێموکراتە لە دوو کۆمەڵەکەی ترەکە و ماوەیەکیان گرتوێتەوە ینی بۆچوونێکی جیاوازی سەرتاسەری هەیە ئەگەر مەبەست بە نسبەتی ڕووداوەکانی کوردستانەوە بێت ئەم ماوە کۆدەنگێکی زۆر باش لە نێوان هەموو حیزبە سیاسیەکانی کوردستانە بە نسبەتی ئەو ڕووداوانەوە دروست بووە چون ئەو ڕووداوانە بەڕاستی هەڵخواوی ناخی خەڵکی ناڕازیە کە 43 ساڵە دەسەڵاتی کۆماری ئیسلامیان بەسەرەوەیە و بە مەرجی کشۆڵەیەکی 22 ساڵە خەڵکی شاری سەقزە بە ناوی ژیناو لە تاران ڕوویدا ئەو ناڕزایەتیە تەقیەوە و ئەو ناڕزایەتیە کۆماری ئیسلامی پێی وابوو هۆکارەکەی کوردستان هۆکارەکەیشی حیزبولایەنە سیاسیەکانە بە سوورەتێکە ئەمە ناڕزایەتیشی گشتگیر بوو کەڕۆکە هەموو ئێرانی گرتوێتە بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی نەتەنیا بردوێتە ژێر پرسیار بەڵکو بردوێتە لێواری ڕووخان بە زۆرێک لە لێکۆڵەوەران و خەڵکی ئێرانیش لەسەر ئەو بڕوایان کە جمهوری ئیسلامی لە دەسەڵاتە نامێنێتەوە بە تەمەنێکی زۆر زیادی لەوەی کە چاوەڕوان دەکرێت تا ئێستا کرد خۆیەکانێ من پێم وابێ حیزبەکانی کوردستان ئەم تەسیریانە لەسەر ڕووداوانە بە حکمی ئەوەی کە حیزبی کۆمەڵایەتی بە حکمی ئەوەی کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی حیزبیە کۆمەلگایکی سیاسیە خەڵک دژ بە کۆماری ئیسلامیە بەڵام خوێندنەوەی ئەوەی کە ئەمە بە بیانی ئەوان کراوە بەو بیانە و بیان و بارەگا و هەڕات سەکان لەم دیوسەکانەوە کوردستان بکە ئەمە زۆر ناڕەوا و چاواشکارانەیە کۆماری ئیسلامی دەیکات بۆ ئەوەی کە بیرڕای شی پێ بەلاڕێدا بگرێت بەڵام ئەمڕۆکە خەڵکی ئێرانیش دەزانن کە لە کوردستان بە قەولی ئەوان جیای خوازە لە ئەو خەبات و ناڕزایەتیانە کوردستان خەریکە سەرکردایەتێکە هەڵقای ئەو ناڕزایەتیانەیە کە هەرز 40 ساڵە لە کۆمەلگای ئێران هەیە و لە حازەوە حیزب و ڕێکخراوە سیاسیەکانی کوردستانی ئێران ئەم ماوەیە زۆر کۆدەنگ بووین سەر سێمان گشتیمان داوا وە دەنگی ئەوان بووین لە دەرەوە تەسیرمان بۆ لە خۆپیشاندانە جێم ماوەریانەی کە لە دەرمفا دەکرێت هەروەها لە ناوەش شەرانی هەرکام لەو حیزبانە لە ئەسڵی خۆیانە لە کوردستان لە دەرەوەی کوردستانیش بگرە چالاک بوون ئەو خەبات ناڕزایەتیانەی کە لە ئاغات هەیە بۆ ئەوەی کە جمهوری ئیسلامی دەیڵێ بە ئەوەی کە ئێرە دەکا بە بیان و بۆدان دەکا بە شەک و بە درۆن و ئەوانە بەڕاستی پەیوەندیی بەو خەبات ناڕزایەتیانەی ناوە نییە فقط بۆ چاواشکردنە کارات باشە بەس ئێستش بڵێن درۆن هەیە لەسەر ئەو ناوچانێکی حیزبە کوردیەکانی لێ بەردەوام بڵێن فڕۆکەی بێفڕۆکەوان بوونی هەیە یاخود ئەسیشتان بەوە کردووە بۆ نمونە هەتا بڵێن فڕۆکەی عێراقیش چاودێریە و ناوچانە بکە ئێستا درۆن هەیە هەر دوێنێ پێرێکە هەم لێرە هەم لە لای کۆی هەم لەو منتەقەی نەواری مەرزیەکە لە سنوورەکانە کە زۆرترە بەتابەت ئەو قسمەتانەی کە بەرە و سۆران و بەرە و هەڵگورد و ئەو منتەقانەی لەو لایە زیاترە بەڵام لێرەش لە منتەقەی زەرگێزۆوانەی شەر پێرەشەوە کە تاکنێ درەنانێکیش بووە ئێمە نازانم فڕۆکەی عێراقیشتی کە دێن تورکیا هەیە عێراق هەیە چون بە معنایەک دەکرێت بڵێ ئەم وڵاتە بێخاوەنە هەر کەسێکە بۆی بکرێت دێت تێدا تەلاتێنی خۆی دەکات و ئەوە نیە تورکیا لە ئیستانبول و ئەنکارا و لە ئینجرلیکەوە تیارەکانی هەڵەسێ لە دەوروبەری پێنجوێن و لە ئاسۆس و لە شوێنەکانی دیکە بردومانەکە ئەم منتەقە بەناو لەژێر چاودێری هێزەکانی ئەمریکادایە مەداری 36 دەرەجەیە دەبێت پارێزراو چۆن ئێرانی هەڵەسێت 150 کیلومتر دێتە ناو تیارەی تورکیە 200 کیلومتر هەڵدەسێ و دێ لێرە پۆرتمانەکە بەڵام کەس پێیان ناڵێت ساوتان بڕۆیە بۆیە ئەم دوو هێزە یەک معنان لێرە دەستیان ئاوەڵە کراوە بۆ بەناو ئۆپۆزیسیۆن بەڵام بەڕاستی بەڕێی من ئەمە ڕاستە و کۆڕبووی لە هەرێمی کوردستان هەرە قسەی کامۆکە خامنەی کردی کە عێراق یەک دەوڵەت یەک میلەتە ئەوە ئینکاری ئاشکرای هەرێمی کوردستان ئینکاری ئاشکرای خەڵکی کوردستان و هەمووی ئەوان کێش دەڕۆ زیاتر ئەوە دەکات بەو لە شوێژێ و هێزەی کە حازری کردووە ئەوەی پێویشی پێ بکاتە سەر ڕۆژ ئاوای کوردستان دەلالەت سەر و حەقیقەت دەکات باشە بە زۆک و هێرشی زەمینی
مەترسی بڵێن ئێستاوە تورکیا هێرشی بڵێن زەمینیشی ئەنجامدا لە ناوچەی پارێزگای بڵێن لە سنووری پارێزگای دۆک بەس بۆ ئێران پێ دوایە هێرشی زەمینی ئەو مەترسی هەیە بۆ سەر من لەسەر ئەو بڕواایە نیم ئەوەی کە تورکیە بە عالم ئاشکرا ئەمریکایە کە دەستی تورکیە ئاوەڵە کردووە ئەندامی ناتۆیە بە جارێ بە بیانویە خەریکە ئەوانە دەکات بە ناوی تۆریزم بەڵام هەموو کەسێک دەزانێت ئەوەی کە پشتیوانی لە تۆریزمەکات هەم ئەنکارا بۆ خۆیەتی و هەم جمهوری ئیسلامیە کێنەوە هەموو ترۆریان لە منتەقەکەدا ڕێخستووە داپۆی بە نیسبەتی ئێران بربەستەکان زیاترە بندام وایە ئەگەر ئێران ئەوە کاکوژێکە بێزگە لەوە لایش وایە لە ئەو دەقاتی کە نەزان دەوری شعبەکان یا لە سنوورەکان چەند کیلۆمترێک ئێستش کردوێتی لەو مەتەقانەی منتەقەی سەرەوە بەڵام لەم شوێنەکەی کە مەسەلەن ڕەبایەکان یان چەند کیلۆمتر هاتوونەتە ئەمدی و ڕەبایەیان داناوە بەڵام بڵی کە لە بانەوە سەردەشتەوە لە منتەقەی پێنجوێن یان نزیکی مەریوان لەوان هەڵسێ و هێزی عەسکەری بنێرێ بۆ ئەمدی بۆ سەر پارێگاکانی وڵاتی دەزرگێز و کۆیەوەوانە من ئەوە کوچی نازانم و پێش ماوەی خەڵکی کوردستانی دژەکردەوەیان بۆیان دەبێت هێزی پێشمەرگەی کوردستانی دژەکردەوەی دەبێت پێمان لە جمهوری ئیسلامی ئەوە ناکات زۆرتر ئەوەی تا ئێستا کردوێتی لە بردومانی ئاسمانی و لە درۆن و لەوە لە کاری تۆریستیش لەوانەیە هەڵ وەرەگرێت پێشم خۆشە یەک کاڵ بووە مێرە خاڵکی پڕێستانەوە ئەویش ئەوەی کە داوا دەکەن هێزەکانی پێشمەرگەی کوردستانی ڕۆژهەڵات تەک بکرێت بخێتکەم داواکەی ئەمەش لە هەرێمی کوردستان لە حیزبەکان لە هەموو کەسێک ئەی بۆ بەری تۆریستەکانی جمهوری ئیسلامی ناگرن لە کوردستانی باشوور ئەی بۆ ناوەندەکانی جمهوری ئیسلامی لێرە چالاکە تایستەکانی زیاتر لە 400 پێشمەرگەی کۆمەڵە و دموکرات لە ساڵەکانی 90دا لەم ناوچانە جانیان بەخشووە ئەوانە چێ کردوێتی هەمووی ئەوانە لەلایەن جمهوری ئیسلامی وەکراوە خۆیەکان ئەگەر قسەیەک لەسەر ئەوە دەکرێت ئێمە بۆچی چەکمان پێ لێرە ئەگەر ئەمنیەتمان باید چەکمان پێ ناب چەک بۆ ئەمنیەتە پێکە تۆریستەکانی جمهوری ئیسلامی لە هەرێمی کوردستانە چالاکن ئەوە معقول نییە بۆ وترێت کە دەبێت حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لێرە کە چەکیان ئەمنیەت و پاراستی خۆیان پێەیە دەبێت ئەوانە چەکیان لە کەمپەکانەدا ئەمە ناواقعیە. بەڵێ سوپاس دەکەم دێم وڵات کاک حەسەن کاک سەرتیب سەبارەت بە بڵین ئەوەی کە بەڕێز بابەتێکی شنووسی بوو باس لەوە کرد بوو ئەوەی کە ڕوودەدا بە تایبەت لە هەرێمی کوردستان چەو بردمانەی ئێران بێ چەوی هاتنە پێشەوەی تورکیا بێ پەیوەستە بە ڕیفراندۆمەوە و باسی ئەوت کرد بوو ئەوە جارێ بڵێن لێلەیە لۆلۆ ماوە ینی شتی تریشی بەدواوەیە ئەم دۆخی کێسە چاوەڕێی دەکرد لە هەرێمی کوردستان. طبعا ئەم مەترسیانێک کە ئێستا باسی دەکرێت لەسەر هەرێمی کوردستان بە تایبەت ینی ماوەیەکی درێژە باس دەکرێت دوێنێ و پێرێ و دوای بردومانەکانی ئێران بۆ سەر هەرێمی کوردستان نیە زیاتر لە ساڵێک کە باس لەوە دەکرێت کە هەرێمی کوردستان لە پاشەکشەیەکی زۆر خێرا و گەورەدایە و حتا پلاسخار باسی کرد و لە پرسراوانی ئەمریکا لە کۆبنەوە تایبەت و ڕسمیەکان بە پارتی وێچێتیان گوتووە لەبەرەوە ئیداری هەرێمی کوردستان مەبەستم حکوومەتی هەرێمی کوردستانە خراپە و ینی بارودۆخی سیاسی ئەوەندە خراپ بۆ توانای کۆبنەوەی نێوان لایەنە سیاسەکان نەماوە ینی مێزێک نەماوە لایەنە سیاسەکان کۆ بکاتەوە بێکەوە دابنشین و حکوومەتێکی خراپی جێنا ڕەزامەندی خەڵک زۆر ناڕازی لەم حکومڕانیە و پەیوەندیەکانی هەرێمی کوردستان پەیوەندیی ئەوە لەگەڵ دەرودراوسێ ئەوەندەی حزبیە ئەوەندە ڕسمی و نیشتیمانی نییە و هێزی پێشمەرگا یەکی نەگرتوتەوە ئەوانە هەموو هۆکارن کە بارودۆخی هەرێمی کوردستان دوای 30 ساڵ خراپ بەرەو خراپتر بڕوە ینی بارودۆخی سیاسی کە گرژ دەبێت حکوومەتی هەرێم تێک دەچێت ئێستا ینی خۆبات تاالبانی لە حکوومەتی هەرێم کە پێکەنەریش سەرچیا یەکێتی دەوام ناکە ئەمانە هەمووی ئەوەن کە باس ینی هەمووی ئاماژن کە بڵێن ئەم حکوومەتە بەر بە خراپیە و لە هەمان کاتدا دۆخی ناوچەکە و زروفی ناوخۆی ئێران و زروفی ناوخۆی تورکیا ئەمانە هەمووی سەبەبن کە بڵین بارودۆخێک لە ڕێیە کە هەرێمی کوردستان بەرەو خراپتر هەنگاو دەنێت و پێشتری ژۆک باسم کرد لایەنێ پەیوەندیدار لە هەرێمی کوردستان و عێراق حکومڕانی هەرێمی کوردستان لەو بارودۆخە ئاگادار کردوتەوە بەڵام مخابن تەوان ناوماڵی کوردستان ئەوەندە پرتەوازێ ئێستا توانای ئەوە نەماوەکەوە
بە ئاسانی دابنیشن و تەکبیرێک لەم دۆخە خراپە بکەنەوە ژیانی خەڵک باش بکەن هێزی پێشمەرگەیەک بخەنەوە ئاسایش و ئەمن و ئاسایشیەک خەنەوە بیکەن بە نیشتیمانی و سەبارەت بە عیلاقاتی هەرێم لەگەڵ دەردرا و سێبیکەن بە عیلاقاتێک کە تعبیر لە هەموو خەڵکی کوردستان بکە نەک ئێران تۆ بارانی هەرێمی کوردستان بکە حکوومەت هێرم بەیانیش تون دەربکە کەچی مەسەڵەن تورکیا تۆ باران و پەلاماری هەرێمی کوردستان بە حکوومەتی هەرێم بێدەنگ بێ و ئەوەی کە ینی ئەو تەراجوعی هەرێمی کوردستان لە سەردەمی ڕفراندۆم و دەستی پێ کردووە لەبەرەوەی لەو کاتەوە ناوماڵی کوردستان پەرتەوازە بوو بە تاکید هەم ڕفراندۆم و هەم لێکەوتەکانی دوای ئەو ینی 16 ئۆکتۆبەر و دوای ئەو ئەوانە هێدی هەنگاو دەنێت کە هەرێمی کوردستان لە هەرێمێکی فیدرالی بەهێزی نیمچە دەوڵەت یان کۆنفیدرال ینی تەسەڕوفی کۆنفیدرالی دەکرد ئێستا بۆ بە هەرێمێک کە توانای 90 گرام بۆ گەنە توانێت دابکردی پارەی نەبوو بۆ بوچەی خەڵکی کوردستان بۆ بوچەی فەرمانبەران و ئەو هێزی پێشمەرگەی کە لە خەریک بوو یەکتر بگرێتەوە چەند ڕۆژێکە کە باس دەکە هێزی پێشمەرگە یەک ناگرێتەوە ینی وەزارەتەکان بەتابەت وەزارەتی پێشمەرگە تقریبا ناکۆچی زۆر هەیە سەبارەت بە چۆنێتی یەخستنەوەی ئەو هێزە بۆ متمانەی نێوان پارتی وێچێتی کە دوو هێز چەکداری گەوریان لەبەردەستان زۆر لاواز بە وەکو جاران نەماوە باس لە دوو ئیدارەی دەکرێت ئەوانە هەمووی مەترسین لەسەر هەرێمی کوردستان و پێم وایە ئەو خراپی بارودۆخی کوردستان ڕاستە و خۆ پەیوەندی بە بەرژەوەندی خەڵکی کوردستانە بە بەرژەوەندی خەڵکی ینی فەقیرە لە هەرێمی کوردستان ڕاستە و خۆ کاریگەری دروستەکە لە داهاتوودا ئێمە ڕەنگە زیاتر لێکەوتەکان ببینین ئەوەی ئێستا دەیبینین لە میدیاکان دەبینین هەموو ڕاستیەکان نین بەڵکو خراپترەوە. باشە بەس بۆ پرسیینەوت پێشتر بە داواکاریە بوو داهاتینەوت تەسنیمی بەغدا بکریا خود داهاتی سنوورەکە هەڵایەکی زۆر هەبوو بەزی سار خۆی دەسەڵاتداران هەرێمە ینی کێشیان نیە گەر داهاتیان نەبێ بۆ نمونە سوپای عێراق لە سنوورەکانیش بێت بڵین دەسەڵاتی هەرێم کەمتر بکرێت و کێشیان نییە لەمڕۆ من پێم وایە پارتی وێچێتی و ئەوەندەی دەمارگیری حزبی زاڵە بەسەر بیرکردنەوەیان و ئەوەندەی دایان و حیفاز سەرخۆیان بکەن ئەوەندە لە خەمی مثلەن پاراستنی قاوارەکە دانین حقیقەتەن وەلایەنە سیاسیەکانیش بە هەمان شێوە تا ئێستاکان مبادرەیەکی ئەوتۆمان لەیان نەبینیوە هەرچەندە ڕێی باشیان هەبووە ینی قەزد معارزە و ئەوان دەری حکوومەتن ڕێی باشیان هەبوو بەڵام مبادرێکی ئەو تۆ لە گۆڕدانەوە بتوان لایەنە سیاسەکان کۆ ببنەوە بەڵێ ئێستا مەترسیەکە حەز بە مەترسیە گەورەکە دەکەن بۆی ڕازی بوون بۆی کە جەیشی عێراقی بێتەوە سنوورەکان ئەگەنا خۆبەر لە تقریبا 14 ساڵ یانی 2008 گفتوگۆ لەگەڵ بەغدا هەبوو سەبارەت بە پێکێنانی دوو فیرقەی عسکەری کە پێگومان لە دوو لیوا گەورەترە چووکە فیرقەوە بزانام لە 4 لیوا پێک دێ دروست بکرێن من عسکەرینی بەس باز دەکرێن لە هەرێمی کوردستان یەک لە سلێمانی یەک لە هەولێر عێراق تەمویلی دەکرد ینی پاری بۆ دابین دەکرد تەستیحی دەکرد تەدریبی دەکرد بۆ ئێمە زۆر باشتر بۆ ئەو کاتە کەچی ڕازی نەبوون بۆ چونکە ئەو کاتە ینی هەرێمی کوردستان زۆر بەهێز بوو و پارتی وێچێتی حکوومەتی هەرێمی کوردستان یانی ئەو کاتە تەسەڕوفی زیاتر بوو لە فیدرالی ئێستا هەم دەستور لە عێراق لە پاشەکشی ینی مەسلەی جێبەجێکردنی دەستور لە عێراق لە پاشەکشیش زۆر خێرادایە و جێبەجێ ناکرێ و پشتگوێ خراوە و هەرێمی کوردستان توانای ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی زۆر کەمترێ لە جاران و هەمیش نقطەیەکی مهمە ئیژە پشتیوانیەکان بۆ هەرێمی کوردستان زۆر کەمترن لە جاران ینی تەماشاکە ئێمە لە 2006 باسی چیمان دەکرد باسی جێبەجێکردنی مادەی 100 دەکرد هێزی پێشمەرگە لە حەمرین بوو نزیک حەمرین بوو ینی لە شنگال بوو لە مووسڵ بوو کاکە جێگیری مەحافزی مووسڵ کورد دایدەنا مەحافزی کەرکووک کورد بوو دوای ئەوە دەبینین تەراجوعەکە گەیشتوتە ئەوەی کەوە ینی ئێستا هیچ هێزی پێشمەرگە لەوێ نەماوە ئێستا ئێمە مەمنون جێیش عێراقی بێتە سنوورەکان بۆی لە ئێران مەمپارێزی ئەو کاتە ئێمە مشکلمان لەگەڵ عێراقەوە ئێستا لەگەڵ تورکیا و ئێران لەگەڵ عێراقی شەبانە ینی نەیارەکانمان زیادی کردووە ئەو کاتە کە کۆبنەوەیەک دەبوو لەسەر پرسی نەوت لە ئەمریکاوە نوێنەری سەرروکی ئەمریکا داهات لە عێراق گفتوگۆ نێوان گیری نێوان ینی حکوومەتی هەرێم و بەغدای دەکرد ئێستا ئەوە نەماوە ینی بەڕاکردن دەچینە بەغدا بەس بە ئەوی دوو کەس ببین و مشکلەکەمان بۆ چارەسەر بکەن وە سەردانی لێپرساوانی ئەمریکا و ئەوروپا بۆ هەرێمی کوردستان زۆر لە کورتی داوە کەمی کردووە پەیوەندیەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان لاوااستر کردووە بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان زۆر باشتر بوو لە ئێستا و بارودۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستان باشتر بوو تەباهی نێوان لایەنە سیاسیەکان زۆر باشتر بوو و
پەرلەمانی کوردستان باشتر ئیشی دەکرد، حکوومەتی هەرێم باشتر ئیشی دەکرد. حکوومەتەکە حکوومەتی هەموو لایەنەکان بوو، کۆمەڵی تێدا بوو، گۆڕانی تێدا بوو، یەکگرتووی تێدا بوو، غەیری پارتی وێچێتی تەبان. ئێستا حکوومەتەکە بوو بە حکوومەتی پارتی وێچێتی و کەمێک گۆڕانی تێدایە و یەکێتی و گۆڕان ناو حکوومەتە پەراوێز خراون، گلەی و گازان دەکەن و ینی گلەیی دەکەن لە قوبات تاالبانی دەوام ناکە. ئەوانە هەمووی بەسەریەکەوە تەماشاکەن بێگومان لاوازبوونێکی زۆر خراپ و خێرەوە حتا لە مەسلەی جێبەجێکردنی استحقاقی کورد لە بەغدا ئێستا بڕۆ لە بەغدا جاران اعتیماد دەکرا سەر تەوافق بۆ تەعاملکردن لەگەڵ کوردستان، ئێستا اعتیماد ناکرێت سەر تەوافق. لە پەرلەمانی عێراق پرۆژەیەک بێتە پێش چاوەڕێی کورد ناکەن ڕازی بێ یان ڕازی نەبێت، زۆرینەی هێنا و شیعە و سونە ڕێککەوتن یان شیعە لە نێوان خۆیان ڕێککەوتن پرۆژەکە تێدەپەڕێ بەبێ ئەوەی گوێ لە هەرێمی کوردستان بگرن. بەڵێ سوپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژی کورد و دەینە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن، کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 138 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە، خواردنێکی بەناوبانگ و بەچێژ، جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە، بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود یاریەکە دەستی لەگەڵادن یاریە جافر سەردەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جپسیلی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامی کەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەمیانێکە خۆش بوو هەر بژی جپسینینی دامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک حەسەن بێمەلای بەڕێز سەبارەت بەو داواکاریەکی ئێستا بەرپرسانی هەرێمیش پێڕازی بوون جێگیرکردنی بڵێن سوپای عێراق لە سنوورەکانی هەرێم و بڵێن عێراق و ئێران کاریگەری نابێت لەسەر یاخود خوێنەوەتان بۆ چییە؟ پێ دوایە کاریگەریشی دەبێت لەسەر حیزبە کوردیەکان بەتابەتەوەی کە بەڕێز و تێستاندەی حزبیت بۆ نمونە لە سنووری باڵاکایەتی لە ناوچە سنووریەکان؟ من سەرەتایەکشت ئارسکەم من هیچ گوێم لە قسەی ئەو میوانە بەڕێزتان نابێت نازانم کێشەکە لای منە یا بەنی ئەوان کزە ئەوە بە حوتمەوە بڵێم تاو جێگای بەجێگیرکردنی ئەو هێزانە دەگەڕێتەوە. من پێم وابێت ئەمە پرۆژەیەکی ئێرانی تورکیە و ئەم پرۆژەیەش بۆ ئەوەیە کە ئەم ئەزمونەی کە لە هەرێمی کوردستان هەیە بە هەموو بەخنەیەکی گەلی هەیە بە چاک و خراتی بە هەموو شتێکیەوە ئەوان چاویان بەوە هەڵنایێت، هیچ لایەکیان پیان خۆش نییە کە ئەم پرۆژەیە ببێت و ئەوان هەرێمی کوردستان بە عنوانی ناوەندێکی لە دەوڵەتی فێدراڵی ژابێت یا هەرچیەک بێت بە مەترسی بۆ سەر خۆیان دەزانن. تورکیەیە کە ئینکاری کورد دەکا بە عنوانی کورد و دەڵێ ئەوە تورکی کێوین. ئێرانە بۆ چاواشەکردنی حقیقەتەکانی ناو ئەو کۆمەلگایە و بۆ ئەوەی کە هێزەکانی بەشی چەکداری هێزە سیاسەکانی کوردستان ئێران لەم دیوەوە پێگیر بوون و کار و چالەکی تایبەتیشیان دەستێتەوە کردووە
خەریکە ئێرە دەکات بە بەهانە بۆ وراوەکانی ئەوی خۆیکانێمیان وایە ئەمە کارێکی حاوپەشە کارێکی سێقۆڵیە و باڵای کاک حەسەن کارەبا ڕۆیشت باشە کارەباکەت بێتەوە دەینە وڵات کاک سەرتیب جگە لە بڵێن ئێستا ئەو هەڕشانەیەکان بۆ سەر هەرێم ئەو هەڕشە ئێستا هەشە بڵێن بۆ ڕۆژاوای کوردستانیش بە هەمان شێوە لەوێت تورکیا بۆ نمونە بە هەمان شێوە لەوێش سوپایی بڵێن سووریا داواکاری هەبێت کە بگەڕێتەوە سنووریەکان یعنی ئەمە داواکارێک گشتگیرە چ لە هەرێمی کوردستان بێت چ لە سووریا ژنی هێزی حکوومەتی سووریا بگەڕێتەوە ناوچانە؟ وەکو سەرتاش باسم کرد ینی پەلاماردانی یان هەڕەشەی تورکیا ئێران لە یەک کاتدا پەیوەندی بە دوو ئەجنداوە هەیە ڕەنگە یەک مەبەستیان هەبێت بەڵام دوو ئەجندای جیاوازە هی ئێران دیارە ینی داپۆشنی کەم کوڕەکانی ناوخۆ و ئەو خەیرانی کە ڕوبڕۆیان بە تۆ خۆپشاندان هەیە بۆ گۆڕینی نیزام و لە تورکیاش لەبەرەوەی هێدی انتخابات نزیک دەبێتەوە ئەردۆغان دەیەوێت مەسلەی ڕوبەڕووبوونەوەی پەکەکە مەسلەی لە ناوبردننی قەواری ڕۆژئاوای کوردستان یان داگیرکردنی بەشێکی ڕۆژئاوای کوردستان بکاتە دەستکەوتێک بۆ خۆی تاوەکو لە انتخاباتی داهاتوو دەنگ بێرێت چونکە وەزعی زۆر خراپە لەو نێوانەدا ڕووسەکان دەوریی زۆر خراپ دەژێڕن کەمێک دەرگایان بۆ تورکەکان کردوتەوە کە پەلامای ڕۆژاوای کوردستان بدەن و ئەو پەلاماردانەی چەند ڕۆژی ڕابردوو لە دوو هەفتەی ڕابردوو بێگومان ئەمە بە تەفویز و بە ئیزازەی ڕووسەکان بووە چونکە زۆربەی بردبانەکانی شار لەو ناوچانە بوون کە ئاسمانەکەی بەدەست ڕووسەکانەوەیە و من پێم وا ڕووسەکان دانەوێت لە ڕێی تورکیاوە فشار بخەنە سەر قەوارەی ڕۆژاوای کوردستان یعنی ئەوەی پێدەگوتێت ڕێبەبەری خۆسەر بۆ ئەوەی ڕێبەبەری خۆسەر پەنا بابۆچی بۆ گفتوگۆ لەگەڵ ڕژێمی سووریا تا لەو ڕێگەیەوە سوپای سووریا بگەڕێتەوە سنوورەکانی نێوان ڕۆژاوای کوردستان و تورکیا مشکلەی کورد لە ڕۆژاوای کوردستان ئەوەیەکەوە قەلەقا و متمانەی نە بە رووسیا هەیە نە بە ئەمریکا هەیە ئەمریکیەکان لەبەر ئەوەی ئەزمونێکی خراپیان لە ڕۆژاوای کوردستان هەیە لە 2019 لە دوو کاتی جیاواز کوردیان زۆر نامەردانە بەجیهێشت لە سەردەمی ترەمپ دوای ئەوە کەمێک سیاسەتیان باشتر بووە حقیقەتەن بەڵام هەر هێشتا جێ ڕزامەندی نییە خۆ پێشەوەی بۆمبارانی پەلاماردانە ئاسمانیەکانی ڕۆژاوای کوردستان بکات تورکیا ئەمریکیەکان دەیانزانی پەلاماردە و بەیان نامەشیان دەرکرد دەبوایە ڕێگری لێ بکەن ڕێگریان نەکرد یعنی هێشتان سیاسەتی ئەمریکا دەرهەق بە ڕۆژاوای کوردستان سیاسەتێکی ترسنۆکانەیە سیاسەتێکە قەلەقی پێوە دیارە سیاسەتێکە زۆر مراعاتی تورکیا دەکەن لەلایەک تورکیا خۆیان بە دۆستی ئەمریکای و بەرژەوەندیش زۆری ئەمریکا لە تورکیا لە نێوانیاندا هەیە و لەلایەک شەڕی ئۆکرانیا هەیە بۆیە مراعات تورکیا زۆر دەکەن لە هەما کاتدا ڕۆژاوای کوردستانیش ناوچەیەکی گرنگە بەنسبەت ئەمریکیەکان ینی کورد لەو نێواندا بۆتە قوربانێکی زۆر گەورە بۆ انتخاباتەکانی تورکیا بۆ سیاسەتی رووسیا ئەمریکا کە ملوانێکی توندیان لە ناو سووریا هەیە لەوێدەوە ینی سووریەکان وەکو حکوومەتی سووریا یان ڕژێمی سووریا ڕۆڵێکی ئەو تۆیان نییە بۆ فشار دروستکردن لەسەر کوردلێ ئەوەی هەیە کە تورکەکانن زیاتر فشار دروست دەکەن من پێم وایە فشارەکانی تورکیا ئەوە نییە بێنەتیجە بێ قەزم ئەوە ینی ئەمریکا بتوانێت بێگزار ڕیان لێ بگرێت بێگومان زەرریان پێدەگە نازانین تا ئێستا چونکە فەوزات بەرداوامە بەڵام ئەوەی ئێمە ئاگدار بین و ئەوەی لە ئەلام دەیبین و ئەو پەیوەندیان هەیە پێم وایە ئەمریکیەکان ڕەنگە ڕێگە بە هێرشی ینی پەلاماردانی زەمینی نەدەن ئەمە لەوانەشە ینی گفتوگۆ لە نێوان رووسیا تورکیا شتێکی لێ بکەیتەوە کە زەرەر بە ڕۆژئاوای کوردستان بگەێنێت بەڵێ سوپاس دەکەم کاک حەسەن بێمەوە لای بەڕێزت ئەوزانم کارەباکەتان هاتەوە سەبارەت بە جێگیرکردنی بڵێن سوپای عێراق لە سنوورەکان کاریگەری نابێت لەسەر بڵێن حیزبانەی کە سێزی چەکداریان هەیە ئەوەی کە بەڕێزت باس کرد بۆن لە سنووری باڵەکەتی لە هەندێک ناوچەی تر کاریگەری نابێت لەسەر حیزبە کوردیەکان ئەگەر هەر بەو سنوورانەوە بوەستێتەوە بە باوەڕی من کاریگەریەکی ئەو تۆی نابێت چون ئەو هێزانەیش تقریبان دوورن لەو شوێنەی کە تا ئێستەکانێ جێگیرکراون هێز بە لەوەش لەوە بووە کە ئەوان هێزەکانیان لەو شوێنانە نەمێنێت یا هاتوو بە تەعاملاتەوە ئەو بەهانانەی کە جمهوری ئیسلامی دەیگرێ ئەو بەهانانە نەدرێ بەدەستیان بەڵام ئەگەر هێزی عێراقی بیانەوێ بێنەوە بە کوردستان بە قەولی خۆیان وەکو مەحافزەکانی کە چاو لێ بکەن قانونی فەدراڵی بەڕێوە بچێ کە وێ دەچێت ئەم مۆزیەتەی کە ئێستا هەیە
ممکن ئەو شتە بێتە پێشەوە بەڵام یەکشمان لە بەرچاوکە ئەویش ساڵی ئەو قەراردادی ئەلجزایر کە ساڵی 75 لە بینی شاو سەدام حوسێن ناکرا بە نیازی شتی زۆر گەورە چی بەری ئەوەی کرد وراوەکانی ئێران و ڕاپەڕین ئێستا ئێران لە بەرابەر ڕاپەڕین هەیە ئایا کوێنێ ڕاپەڕینی ئێران ئیجازەت دەدات بە جمهوری ئیسلامی جارێکی دیکە خۆی کە سەدام حوسێن کردی ئەمان بیانەوی دیکەن من لەسەر ئەو باوەڕم پێم وا بێت وەزی ئێران شپرزەیە قەیرانی قوڵی ئابووری هەیە ڕاپەڕینی خەڵک هەیە ئەوانە ئەوەیشی کە لە سنوورەکان کۆماری ئیسلامی دەیکا بۆ هێورکردنەوەی ناوخۆیە بۆیان ئیسلام وایە ئەوە خاڵی شکری کە بە سەڵاتدارانی هەیە مێژ لە بەرچاویان باشە بەس ئەوەی کاک سەرتیبی ژاماژەی پێکرد بوون ئێستا پژاک و پارتی کرێکارانی کوردستان بە سنوورێکی زۆر یعنی لەگەڵ ئێران بڵێن لەسەر سنوورەکانی عێراق و هەرێم و ئێرانە لە کاتی بڵێن ئەگەر شتێکی وا بکرێت سوپای عێراق بچێتەوە ناوچانە دووبارە لێش گرژی دروست نابێت تاو جێگای بە پژاک دەگەڕێتەوە پژاک بارگای دیاریکراوی نییە لە سنوورەکە ینی مەسەڵەن ئێستا دەڵێن زەرگوێز و کۆیە و پرتێ و ئەوانە ئەوە شوێنی دیاریکراوە بەڵام شوێنێکی دیاریکراو بە ناوی یەک بارەگا بڵێن لە سنوورەکان هەن بەڵام بڵێن پڵان شوێن ئەوە بە نسبەتی ئەوانە تاو جێگای بە قەندیل دەگەڕێتی بۆ ئێران نییە بۆ تورکیەیە کۆ ئەوان هێزەکانیان لەوێ ڕوو لە ئێران و بۆ خەباتکردن لە دژی کۆماری ئیسلامی نیە هێزەکانی پەکەکە ئەوان ئۆپۆزیسیۆنێکی چەکداری دژی تورکیە ڕێکان پێم وانە دەڵێ ئەی پژاک عەرزم کردی پژاک شوێنی دیاریکراویان نییە وەکو ئەوەی ئێمە دەڵێن مەسەلەن ئۆردوگاکانی کۆیە یا ئۆردوگای زەرگوێز یا لایەنەکانی دیکە پژاک ئەو شوێنانەیان نییە لە زورەکانە باشە ئەوان زۆرتر هێزێکی گەڕۆکن لە ناوچەکەیە بەڵێ وەکو هەڵوێستی بڵێن کۆمەڵگەی نێودوڵەتی یاخود ئەمریکیەکان لەبارەی ڕووداوەکانی ئێرانەوە دیارە یاخود دوای ئەوەی کە و بردومانە نەکرا بۆ سەرەوە لە زەرگوێز بڵێن لە کۆیە هەبوو لە سنووری هەولێرە بوو لە پردێ هەبوو هیچ وەفدێکی بڵێن کۆنسوڵی وڵاتانە هاتن لێکۆڵنەوە بکەن لەو ڕووداوانە نەخێر هیچ من ئاگداریشتی وانیم بەڵام ئەوەندەی کە بەوان دەگەڕێتەوە من پێما بێ هەڵوێستی ئەوان تا ئێستش لاوانەوەی کۆماری ئیسلامیە هەڵوێستی ئەوان ئێستش چاویان لەوەیە کە لە ناوخۆی ئێرانەوە یانەوێ ئیسلاحات بکەن حکوومەتی ئیسلامی بمێنێتەوە بەڵام ئاڵوگۆڕێک لە مۆرەکانە دروست بکەن و ئەوان ئەوە بە مناسب دەزانن و تا ئێستش ئەوان مەبەستن دەوڵەتەکانە بەکردەوە پشتیوانیی ئەوتۆیان نەکردووە لەو ناوەدا تەنها ماکرۆن سەرۆکۆماری فەڕەنسا هێندێک هەڵوێستی جیاوازتر بووە یانیشتی گروپا بە حکمی ئەوەی کە پەنابەرێکی زۆری ئێرانی و کورد لە وڵاتەکانیانە هەن سەرنجی مانگێک لەوە پێشکەوتنەوەیکی زۆر گەورە لە ئەڵمانیا کرا نزیکەی 120,000 کەس تێدا بەشداریان کرد ئەو کۆبوونەوەیە بوو بە باعثی ئەوەی کە حزبی دەسەڵاتدار کە بە جینگە پارێزەکانە هەڵوێستەکەی تونتر بۆەوە نیسبەت بە پێشووتر ئەوە تەسیری بووە یا لە وڵات لە کەنەدا لە ئەمریکا لە ئسکاندیناڤیا لە خەڵکێک زۆر هاتێت شەقامەکان بۆیە تا ئێستێشی لەگەڵ بێت بە تایبەت هەڵوێستی ئەمریکا زۆرتر چاوەڕوانی کا لەوەی کە دەسەرەوە لە ناو ئێرانە ئاڵوکۆت پێک بێت بە چاوەڕوانی دانیشتن و مزاکرە و توێژەکەن لەگەڵیان و مەسئلەی ئەتۆمیشیان هەر لەو ڕوانگایەوە بۆ لەگەڵ ئێرانە ڕاگرتووە و جارێکانی بێدەنگیان لێ بەڵێ سوپاس دەکەم کاک حەسەن کاک سەرتی بکاتمە زۆر کەماوە سەبارەت بە بڵێن ڕۆژاوای کوردستانەوەی کە کرابوو بەڕێزت بە دووری دەزانێت ئێستا هێرشەکە زەمینیەکە بکرێ یاخود باسی بامانزگرتنی کارەبا بڵێن شوێنی بەرەمێنانی غاز کاریگەری هەبووە لەم ڕۆژەوە ئەنی ژێرخانی وزە و ئابووری زانی زۆری بەرکەوتووە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کە هێرشی ئاسمانیە بوو بێگومان زەرەی زۆر بە ڕۆژاوا کەوتەوە ینی بژێرخانی ئابووری ڕۆژاوای کوردستان ئەوەندە پتە و ئەوەندە دەوڵەمەند نییە ینی بتوانێت بەرگی ئەو نوع پەلامارە نەبگرێت کە بە فڕۆکە و بە چەکی پێشکەوتوو پەلامار دەدرێت و زەرەی زۆریان بەرکەوتووە من پێم وایە مفاوەزات ئەو چەند ڕۆژش بەردەوام دەبێ
ئەمریکەکان عەل لەکسەر کە ئێمە دەیویستین ڕێگە دەگرن لە پەلاماردانی زەمینی ڕۆژاوای کوردستان بەڵام هەڕەشەکان کۆتاییان نایە لەبەرەوەی مەسلەی بوونی پێدە لەوێ کە درێژکراوەی پەکەکەیە دایمەن تورکیا بیانوو دەگرێت بۆی پەلامای ڕۆژئاوای کوردستان بدا ئەگەرنە ئەو کەسێک کە تەقینەوەکە کرد لە ناوەندی ئەستەمبۆل ئەوە هەر بۆ خۆی چوار شووی کردو لە ناو داعش و دووسێ برای لە ناو داعش کوژراوە و ینی هەموو عالم دەزانێ ئێمە عەرەبە و پەیوەندی بە کوردەوە نییە بەڵام ئەردۆغانە و لە بەردەم باردۆخیی تایبەتی ڕوو هەڵبژاردنەوە و ڕەنگە کۆتایی پێبێ حزبەکەی یان مەبەستمە بدۆڕێ لەم هەڵبژاردنە نەتوانێت بە تەنها حکوومەت پێک بهێنێ بۆیە دێست دەکات دێ پەلامای ڕۆژاوای کوردستان دەدات و زەرەری گەورەی پێدەگەنە دەیەوێ ئەم پەلاماردانە بکاتە دەستکەوت بۆ ناوخۆی خۆی لەوێ و لەسەر حیسابی خوێن ڕشتنی کورد لەسەر حیسابی داگیرکردنی کوردستان پەلاماری ڕۆژاوای کوردستاندا یەک ملاحەزە کە ئەوش کە گرنگە ئێمە هەموو باسیکەنی ئەوشەوەی ئیداری ڕۆژاوای کوردستان تەبان ئەزمونێکی نوێ لە ناوچەکە بەڵام دەبێ ئەوانیش مراعاتی بارودۆخەکە بکەن ئەوەندە یعنی مەسلەن دوورکەون و لە هەندێک شیعارات کە پەیوەندی پاکەکەوەیە یان مەسلەی بەرزکردنەوەی وێنە و ڕسمی عەبدوڵڵا ئۆجلانەوەیە ینی هەندێک مراعاتی بارودۆخەکە بکەن بۆ ئەوەی لەو مەترسیە بە دوور بن لەبەرەوەی ینی کورد لە ناوچەکە حەلقەیەکی لاوازە و گروپێکی لاوازە و نەتەوەیەکین بەڕاستی چارەنووسمان بەدەستی خۆمان نییە ئەو دەوڵەتانی دەوروبەر بەهێزن توانای لە ناوبردننی ئێمەیان ینی جیاوازترا مەبەستمەوەیە بە ئاسانتر دەتوانن پەلامارمان بدەن یانی دەبێ مراعات بکەین و ڕۆژاوای کوردستانیش لە واقعیشی زۆر تاڵدایە لەلایەک ڕۆسووریایە لایەک داعشە لایەک تورکیایە لەلایەک ئێمە بە خۆشمە دەرگامان لەسەر داخستون وەکو هەرێمی کوردستان وەکو پێویست دەرگامان لێ نەکردووە بۆیە نابێ ینی دەبێت ئەو بارودۆخە لە بەرچاو بگرن بۆ ئەوی لە ڕەشەکان کەمێک بە دوور بن باشە بەس هەرێمی کوردستانە ئێساوە نییە بڵێن هەندێک سیاسی نەوتەکان لێ ناکردن دەرگیان داخستووە من ئەوەی کە باز دەکرێت لە ئەعلام گوایە هەندێک نەو دێتە ئەم یان لەو دی و دێتەوە ئەمدی و دەفرۆشتێ نازانم چۆنێت دەفرۆش و ئەمریکەکان تەبان لەوە ئاگدارن ینی و بازرگانێک لە نێوان هەرێمی کوردستان و سووریادا هەیە قەزم لە ڕۆژاوای کوردستان هەیە بەڵام هاتونوچوونی سیاسی و هاتونوچوونی خەڵکی ڕۆژاوا بۆ هەرێم و هەرێمەوە بۆ ڕۆژاوای کوردستان کەمێک ئاستەنجی هەیە باشە بەس زۆر بە کوردی سەبارەت بۆ ئێستا هەرێمی کوردستان بڵێن چەند پارچەیە بەشێکی پەکەکە بڵێن تێدا باڵە دەستا بەشێکی کێتێ بەشێکی پارتیە بەشێکی تورکیایە بەشێکی ناوچەدا بڵێنراوەکانە یعنی ئەگەر بە خۆراچوونەوەیەک نەبێت خراپتریش ڕوو دەدات پێم وایە مشکلەی کورد ینی مشکلەی لاوازی کورد لە ناوچەکە کورد خۆیەتی مشکلەی یان ئەو مشکلانی کە دێتە ڕێی هەرێمی کوردستان کورد بە خۆیەتی کە توانای بێکە و کۆبوونەوە و خستنە ڕوو یەک ئەجێندا و یەک ڕوئیای نییە ئەوەندەی هەموو حزب سیاسیەکان بە تایبەت دەسەڵاتدارەکان خەمی بەرژەوەندی حزبیانە خەمی کوردستانی نییە. سوپاس دەکەم کاک حەسەن خولەکێکیش بۆ بەڕێزت سەبارەت بە ینی خەباتی چەکداری ئەوەکو حیزبەکان جارەیە خەباتی چەکداریتان لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕاگرتووە خەباتە مەدەنیەکە باشترە بە کورتی بێ سوپاس دەکەم. بەتاکید ئێمە ساڵەهای ساڵە خەباتی چەکداریشمان هەر لە خزمەتی خەباتی مەدەنیدا من لە خەباتی مەدەنیەوە هاتووینە خەباتی مەدەنیەوە چالاکیمان دەست پێ کردو خەباتی چەکداریمان پێ تەحمیل کراوە خەباتی چەکداری پاراستنێکی ڕەوا بووە دیفاعێکی بەرحەق بووە کە لە خۆمان مانکردووە بۆیەکانی بۆ لێ حازۆ بۆ ئێمە ئەولەویەتە بە خاڵێکی شەر لەو پەیوەندیە پێم خۆشە ئاماژەی پێ بکەم ئەویش ئەوەیە کە ئەگەر ناوچەکە لە بەرابەر گۆڕانکاریدا ئێران لە بەرابەری گۆڕانکاریدا بە باوەڕی من هەر نەوع گۆڕانکاریە کە ڕاپەڕی ئێرانە دووسی بکە تەسیری لەسەر هەموو ناوچەکە بێت من لام وایە تەنانێت ڕزگاری باشووری کوردستانیش لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە بچێت هەر بۆیەکانی حەق وایە هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم خەڵکی باشووری کوردستان پشتیوانی لەو خەبات و ناڕەزایەتی و ئەوە بکەن بەری ئەو دەست درێژیانێش بگیرێت کە کۆماری ئیسلامی بکە. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەرزان حەسەن ڕەحمان پەنا جێگیری سکرتێری کۆمەڵە سوپاس دەکەین کە لە سەرگوێزەوە لەگەڵمان بوو هەروە کاک سەرتیب جەوهەر نووسەر و ڕۆژنامەنووس کە لە هەولێرەوە لەگەڵمان بوو سوپاس بۆ بینێرانی ڕۆژ سوپاس بۆ ئەوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.